نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إيمان دارانی خۆشەویست، خوشک و برا بەڕێزەکانم، سەلامی خوا لە هەموو لایەکتان بێ. داواکارم لە پەروەردگاری مەزن بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی ئیسلاحی حاڵمان بکە، لە بەڵاو مصیبەت بە دوورمان بگرێ، ماڵ و مناڵمان ساڵح بکە، ڕەحم بە دایک و باوک و کەس و کار و برا و خوشکانمان بکە. داوای لێ ئەکەین شیفای نەخۆشەکانمان بدە، بە تایبەت ئەو نەخۆشانەی کە داوای دوعای خێریان لێ کردوین. ئیماندارانی خۆشەویست، ئەمڕۆ باسی یاسایەکی تر، بنەمایەکی تر لە یاسا قورئانیەکان ئەکەین کە ئەویش یاسای 38ەمە. فرمایشتی خوای پەروەردگارە لە سوورەتی الشرح کە ئەفەرمێ: فإذا فرغت فانصب وإلى ربك فارغب. طبعا خۆشەویستەکانم، ئەم سوورەتە 8 ئاەتە، لە جوزء عامەیە 8 ئاەتە. سەرەتاکەی بە منەتی خوای پەروەردگار دەست پێ ئەکا بەسەر ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم و بەسەر ئومەتەکەشە لە پاش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. خوای تعالی بە پێغەمبەری خوا ئەفەرمێ: ئەلەم نەشرح لەکە صدرك ووضعنا عنك وزرك الذي أنقض ظهرك ورفعنا لك ذكرك. أي محمد صلى الله عليه وسلم، آية إيما دڵمان گوشاد نەکردی، یعنی دڵمان نەکردیتەوە بەوەی هەموو حەزێکی شەیتانمان لە ناو دڵتا دەرهێنا و هیدایەتی خۆمانمان تیا چەسپاند، تاوەکو ئەو دڵەی تۆ شایستەی هەڵگرتنی وەحی خودایی و پەیامی ئیلاهی بێ. ئەلەم نەشرح لەکە صدرك، ئایا دڵمان گوشاد نەکردی ئەی محەممەد صلی الله عليه وسلم؟ هیدایەتمان نەدای؟ دڵمان پاک نەکردیتەوە؟ ئەی محەممەد صلی الله عليه وسلم، ووضعنا عنك وزرك، باروی سنگین و قورسی دنیاییمان لەسەر سوک نەکردی و ئاسان نەکردی ئەی محەممەد صلی الله عليه وسلم، کە وەخت بوو پشتت لە ژێر ئەو بارەیە بشکێ. ووضعنا عنك وزرك الذي أنقض ظهرك ورفعنا لك ذكرك، وناوبانگی تۆمان بەرز نەکردەوە. فإن مع العسر يسرا، دڵنیابە لەگەڵ هەموو تەنگانەکانە ئاسانکاری ئیلاهیت بۆ دائەبەزێ. دووبارەیە کاتەوە ئەفەرمێ هەموو تەنگانەکان لای خوا ئاسان ئەکرێتەوە. دوو جار عسر باسەکە خوای تەعالا بە شێوەی ئەلیفلامی تعریف: فإن مع العسر يسرا، إن مع العسر يسرا. دوای ئەوە بە شێوەی نەکیرە ئەفەرمێ یوسرا، واتە هەرچی تەنگانەکان هەیە هەمووی بە تەئکید خوای تەعالا بۆت ئاسانەکە، دووبارە خوای تەعالا بۆت ئاسانەکە. فإذا فرغت فانصب وإلى ربك فارغب. أي محمد صلى الله عليه وسلم، هەر کاتێ لە کارێکی خێر ئەبیتەوە یەکسەر دەستکە بە کارێکی تری خەیری. قەت لە دنیاە هەوڵدە دەست بەتاڵ نەبێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم، لە هەر کارێکی دنیایی کە هەر خەیرە. چونکە کارە دنیایەکانیش ئێمە بە پێی ئەو تعریفەی کە فێر بووین لە دینداریەتیە، بە پێی ئەو پێناسەیی بۆ عیبادەت فێر بووین. عیبادەت هەموو کار و گفتارێکە کە خوای تەعالا پێی ڕازی ببێ،
هەرچی کار و گفتارەکان هەیە کە خوا پێی ڕازی بێ عیبادەتە. سەرووی هەموو عیبادەتەکان نوێژە و ڕۆژووە و زەکاتە و حەجە و ئەمانە سەرووی عیبادەتەکانن. ئەمە ئەو عیبادەتانن کە خوای پەروەردگار فەرزی کردووە، بەڵام هەر کارێک کە ئەنجامی ئەدەی لە دنیا، لە ئیشکردن، لە کاسبیکردن، لە ژنهێنان، لە نان خواردن، لە ئاو خواردنەوە، لە حتا تەنانەت وەرزشکردن، حتا تەنانەت جاری وا هەیە هەندێک کاروباری ژیان هەیە سەفرەکردن، گەشتکردن، ئەگەر لە سنووری خۆی دەرنەچێ گوناحی تیا ئەنجام نەدرێ بۆ ئەوە بیکەی تاوەکو گەرم و گوڕ ببیتەوە لەسەر کارەکانی ترت، ئەمانە مادام ناشەرعی نییە، مادام لە فەرمانەکانی خوا لا نادا، هەمووی عیبادەتە. وتیانەی پێغەمبەری خوا ئێمە ژن ئەهێنین بۆ ئەوەی ئارەزووی خۆمان تێرکەین، ئارەزووی خۆمان تێرکەین، یان ئینسان هاوسەرگیری ئەکا بۆ تێرکردنی ئارەزوو. ئەی پێغەمبەری خوا ئەوەش عیبادەتە؟ فەرمووی بەڵێ، ئەگەر ئەو کارە لە حرامە بەکاری بێنن گوناح نییە. وتیان بەڵێ گوناح. فەرمووی دەی لە چاکە لە شوێنی خۆیان بەکاری بێری عیبادەتە. هەموو کاروبارەکانی ژیانت عیبادەتە ئەگەر بێت و تۆ فەرزەکانی خوا ئیهمال نەکەی و بە پێی شەریعەتی خوا لەگەڵ ئەو شتانە معاملە بکەی. بۆیە خوای تەعالا بە پێغەمبەر ئەفەرمێ هەر کاتێ لە هەر کارێک بوویتەوە، لە هەر کارێک دەست بەتاڵ بوو، لە هەر کارێک لێ بوویتەوە، یەکسەر دەستکە بە کارێکی تر، قەت مەیە لە دەست بەتاڵ بێ. ئەمە طبعا منهجێکی زۆر گرنگە بۆ من و تۆی مسلمان. لە ژیانمانە دەست بەتاڵی لە ئیسلامە نییە. ئیسلام شوێنکەوتەکانی خۆی وا ڕائەهێنێ کە دەستیان بەتاڵ نەبێ، چونکە چی نەکبەتی هەیە ها لە دەست بەتاڵیە، چی نەکبەتی هەیە ها لە دەست بەتاڵیە. بۆیە خوای تەعالا ئەفەرمێ فإذا فرغت فانصب وإلى ربك فارغب. وإلى ربك فارغب يعني دوای ئەوەی کە تۆ لێ ئەبیتەوە لە هەر کارێک و دەست بە کارێکی تراکەی، هەمووی ئەمانە کە ئەیکەیت و ئەنجامێ دەی ئەبێ بە پێی منهەجەکەی خوا بێ، ئەبێ بە پێی ئەوە بێ کە تۆ موحد بی، یەکخواناس بی. تۆ ئەبێ قەنەعەتت وا بێ کە هەرچی ئەم بوونەوەرە هەیە، هەرچی لە ئاسمانەکان و زەویە و ئەوەشی تایایە هەمووی خوا خالقێتی، خوا بەدی هێناوە لە نەبوونەوە، هیچی لە دەستی خوا دەرناچێ، هیچی لە سنووری بازنەی ئیلاهی تێپەڕ ناکات. لەو سنوورەی کە خوا بۆی داناوە ناتوانێت دەرچێ. تەنها خوایە کە شت ئەبەخشێ، تەنها خوایە کە شت ئەگرێتەوە. ڕزق خوا ئەیدا، خوایش ئەیگرێتەوە. ژیان خوا ئەیدا، خوای لێ تێسێنێتەوە. لەش ساقی خوا ئەیدا، خوای تەعالا لێ تێسێنێتەوە. مناڵ و ماڵ و هاوسەر و هەموو ئەوەی کە هەیە لە دنیای هەمووی خوا ئەیبەخشێ و خوایش لێ تێسێنێتەوە، خوا خاوەنێتی. سەیارە و ماڵ و پلەپایە هەمووی خوایە، بە تۆ ئەیبەخشێ و خوای تەعالایش لێ تێسێنێتەوە. لەبەر ئەوە ئەبێ بزانی کە تۆ لە ناو مڵکی خوایە ئەجوولەیتەوە، لە ناو ئەو بازنەیە کە خوا بۆتی دیاری کردووە، کەوابوو لە بەرنامەی خوا لامەدە، کەوابوو پێویست ناکە پەنا بە غەیری خوا ببەی، کەوابوو پێویست ناکە خۆت بفرۆشی لەبەر خاتر دوو فلس. لەبەر ئەوە بەڕێزان زۆر گرنگە ئینسان موحید بێ، ئینسان ئەهلی تەوحید. تەوحید ئەوەیە، تەوحید ئەوەیە کە تۆ لە ناو دڵتا جگە لەخوا جێی کەسی تریتیان نەبێتەوە، جگە لەخوا جێی کەسی تریتیان نەبێتەوە. تۆ قەنەعەتت وا بێ کە مناڵەکانت کە زۆر خۆشیانتەوێ خوا پێتی داوە، کە هاوسەرەکەت کە زۆر عەزیزە لەلات خوا بە تۆی بەخشیوە، کە دایک و باوکت کە زۆر خۆشەویستن خوا بە تۆی بەخشیوە، برایەک، هاوڕێیەک، دۆستێک، حەبیبێک، هەموو کەسێک. چی شتێ زۆر خۆشەویستە ئیسا کە من ئەڵێم چی شتێ زۆر خۆشەویستە، یەکسەر لە ناو دڵ تۆ شتێک ئەچێتە دڵتا کە زۆر خۆشەویستە، بەخوا مڵکی خوایە ئەوە کە زۆر لات خۆشەویستە، خوا ویستی لەسەر بێ بە یەک لەحزە لێ تێسێنێتەوە. تەوحید ئەوەیە کە تۆ غەیری خوا لە ناو دڵتا نەبێ و خوا لە هەموو شتەکان گەورەتر بێ، ئەوە تەوحیدە. جا خوای تەعالا ئەفەرمێ فإذا فرغت ئەی محەممەد، ئێمە ئەو هەموو شتەمان پێدای،
فإذا فرغت فانصب وإلى ربك فارغب. ئەگەر دەست لە هەر کارێک بوویەوە یەکسەر دەستکە بە کارێکی تری خوایی. طبعا ئەمە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم پاشان بۆ ئێمەیە، چونکە ئەم بەرنامەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەرنامەیە بۆ ئومەتەکەی. ئیمامی ئیبن القەیم ئەفەرمێ ئەو سێشتە زۆر گرنگە کە خوای تەعالا دڵی گوشاد کردی ئەی محەممەد، کە باری دنیایی لەسەر لابردی ئەی محەممەد، کە ناوبانگی بەرز کردی ئەی محەممەد. ئیمامی ئیبن القەیم ئەفەرمێ هەر کەسێ چەند یەک شوێنی پێغەمبەر بکەوێت، چەند یەک ئیتیباعی محەممەد المستەفا بکە، ئەوەندە لەو سێ نیعمەتە گرنگەی بەرئەکەوێ. یعنی تۆ حەز ئەەکەی ئەو سێ نیعمەتە کە خوا منەت ئەکا بەسەر محەممەد المستەفایە کە بە پێغەمبەری داوە، حەز ئەەکەی تۆش بەرت بکەوێ، دەی بەخوا چەندێ شوێن پێغەمبەر بکەوی ئەلەوەت بەرەکەوێت، چەندێ لە پێغەمبەرە دوور بکەوی ئەوەنە لەوە دوور ئەبیت. جا لە ئەخیرا خوای تەعالا بە پێغەمبەر ئەفەرمێ ئێمە ئەو هەموو نیعمەتانەمان بە تۆ بەخشی ئەی محەممەد المستەفا صلى الله عليه وسلم كوابو فإذا فرغت فانصب وإلى ربك فارغب. بۆ خوا ئیش بکە، بۆ خوا بجوولێرەوە و پەلە بکە لە کارە خێرەکانتە. دەست لە کارێکی خێر دەرەکەی، دەست بکە لە ناو کارێکی تری خێرە، مەیە لە دەست بەتاڵ بێ. نەخۆشی ئینسانەکان لە دەست بەتاڵیایە. دوو نیعمەت زۆر گەورەیە، خەڵک نازانن سوودی لێ وەربگرن. نیعمەتانی مەغبون فيهما كثير من الناس الصحة والفراغ. زۆر بەمان لەشمان ساغە قەدری نازانین تا لە دەستمان دەرەچێ، زۆر بەمان دەستمان بەتاڵە ئەتوانین کاری خێر ئەنجام بدەین، دنیایی بێ یان قیامەتی بێ. دنیایەکە بە پێی شەریعەتی خوا ئەبێ بە قیامەتی، بەڵام سوودی لێ وەرناگرن. سبحان الله سبحان الله. ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم نازانێ سوود لە ئەو نیعمەتانە وەربگرێت کە خوای تەعالا پێی بەخشیوە. لەبەرەوە خۆشەویستەکانم، ئەم ئایەتە یان ئەم قاعیدەیە بڕێک مەبادیئمان فێرەکە کە زۆر گرنگە بیزانین. یەکەمیان خۆشەویستەکانم ئەوەیە کە پێویستە ئێمە لە کارە خەیرەکانە زۆر پەلە بکەین. پێویستە لە کارە خەیرەکانە زۆر پەلە بکەین. نابێ کارە خەیرەکانی ژیانمان دوا بخەین، لەبەر ئەوەی بکەوینە بەر ئەوانەی کە خوای تەعالا فەرمێ إنهم كانوا يسارعون في الخيرات ويدعوننا رغبا ورهبا. پیاوچاکان، پێغەمبەرەکان، ئەولیاکان زۆر لە خێرا پەلەیان ئەکرد، خێریان دوا نەئەخست، پەلەیان ئەکرد. لا تؤجل عمل اليوم إلى الغد. کاری ئەمڕۆ مەخەرە سبەی، کاری ئەمڕۆ مەخەرە سبەی. ئینسانی مسلمان ئیشی ئەمڕۆ ئەیکا، ئیشی سبەی ئەیکا، دوای ناخا. ئیمامی ئەحمەد ئەفەرمێن لە تاخیرکردنی کارە خێرەکانە ئافات و نەکبەتیەکی زۆری تایە. خەڵکێکێ پارەی هەیە، ئەتوانێت بڕوا بۆ حەج، سبحان الله نایکا هەر ئەژێ ئەم ساڵ نا ساڵێکی تر، ئەم ساڵێکی تر نا 2 ساڵتر، کاتێک کە زانێت مردن دێ یەقەی ئەگرێ یا زروفێ دێتە سەرا کە پارەکەی نامێنێ و ناتوانێت بڕوا حەجەکەی ئەنجام بدە. توخوا حیف نییە تۆ دەوڵەمەند بی و ڕێگای حەجیش کراوە بێت تۆ نەچی بۆ حەج، حیف نییە. زەکات کاتێ ئەمڕۆ ڕۆژی زەکاتە، تەخیری مەکە بڵێ سبەی ئەیگەێنمە دەسی، ئەمڕۆ بیگەێنە، ئەمڕۆ بیگەێنە، لەوە ئەچی ئەمشەو بمری، مناڵەکانت دوای خۆت زەکاتەکە نەدەن. ئیهمالی تیا مەکە، ئەچی بۆ سەفەرێک کاتی نوێژ دێتە سەرا، سیارەکە سیارەی خۆتە، مەڵێ دەی ئەڕۆم تۆزێک سەعاتێتر 2 سەعاتتر خۆ کاتەکە ماوە، ئێ لە ڕێگا ئەگەر وەرگێڕای کاکە گیان ئیهمالی تیا مەکە، یەکسەر بوەستە لە شوێنێکا کە گونجاو بێ و نوێژەکەت ئەنجام بدە. مبادرە بکە لە کاری خێرە، ئیهمالی مەکە. ئەمە لە ئەو کارانەی کە حەقی خوایە، ئەی ئەوانەی کە حەقی غەیری خوایە، يعني حقي عبدەکانی خوایە. خەڵکەیە قەرزاری فڵانە کەسە، هەر ئیهمالیەکە قەرزەکان ناداتەوە، کاتێک ئەمرێت دوای پێی نازانن کەس و کارەکەی یان ئیهمالی تیاکەن، نایدەنەوە لە ڕۆژی قیامەتە بەو قەرزەوە ڕاتە بەردەمی خوای پەروەردگار. ئەی بۆ کاری خۆت ئەنجامی نادەی؟ تۆ ئەتەوێت کارێکی خێر بکەی، کابرایەک وە کوڕەکەی وتوبی کوڕم ئەگەر من مردم، پارەیەکی زۆری هەبوو، کوڕم ئەگەر من مردم ئەوەنە لە پارەکەم یان سێکوتی پارەکەم بکەنە مزگەوتێ. شەوێکی تاریک لەگەڵ کوڕەکەیە بەیەکەوە ڕێەکەن، کوڕەکەی لایتەکە لە پشت و ئەگرێ، ئیتر باوکی ئەڵێ کوڕم ئێمە لایتمان پێ، تۆ لە پشت و ئەیگری یا لە بەردەمەوە، ئەبێ لایت بخەیتە پێش. ئەویش ئەڵێ باوە گیان تۆ ئەوەتانێ هەموو جارێ بە ئێمە ئەڵێ کوڕم ئەگەر من مردم ئەوەنە لە پارەکەم بکەنە مزگەوت.
ئەمە وەکە وایە لایتەکەت لە دواوە گرت بێ کێ ئەڵێ لە دوای خۆت ئێمە یکەین ئەی بۆ نایخەیتە پێشی خۆت ئەو پارەی کە دادناوە بیکەی بە مزگەوت ئیسە بیکە کێ ئەڵێ وەرەسەکەت لە دوای خۆت ئەوە ئەکەن کە تۆ ئەتەوێ بیکە یعنی ئینسانی مسلمان نابێ کارەکانی دوا بخە ئەمە زۆر گرنگە ئەبێ ئێمە بیزانین خەڵکێکی زۆر بەهۆی ئەمەوە فەوتیا هەر دوای کەس هەر قەرزی نەدایەوە هەر ئەم قەرزەکە لە دوای ئەو قەرزەکە یا ئەم بارەکە ڕۆیشتە سەر ئەو بارەکە لەوە دو ئەمجا حەیایشی چوو لە دنیا یەکێکی تر خۆشەویستەکانم لەو دەرسانەی کە ئێمە وەریەگرین لەم قاعیدەیەوە ئەویش ئەوەیە زۆرێک لە خەڵکی تەسویفەکە لە تەوبەکردنە یعنی دوای ئەخا تەوبەکردن زۆرێک بەتایبەت گەنجان هەر ئەڵێ کورە جارێکە من گەنجم دوای ئەخەم ماوەیەکی تر سبحان الله ئەخ دەی نازانی ئەگەر ماوەیەکی تر مردناتە سەراکۆت و مەجاری تەوبەت نامێنێ من کاتی خۆی پیاوێک هەبوو هاتووە ماڵمان ئەو پیاوە کە هاتووە ماڵمان تووشی نەخۆشی سەرەتان بوو تۆزێک دەرزی وشتیان لێدا بۆ وەزعی باش بوو ئەو پیاوە نەخۆشە لەگەڵ کەسێکی ساغا بەیەکەوە هاتوون بۆ ماڵی ئێمە ئەو کەسە نەخۆشە یعنی ئەو خۆی نەئێزانی بەس زۆری نەمابوو لە ژیانەوە بالفعلیش یعنی یەک دوو مانگ دوای ئەوە وەفاتی کرد خوا عافی بکایە خوا لەگەڵ مردووی هەموو لایەکمانە ئەم گەنجەش کە لەگەڵ یا هاتبوو ئەو منینە ئەناسی ئیتر ئەمیش بۆی باسە کرد ئەوی ئەم وایە من ژەو کاتە گەنج بووم وا قورئانە خوێنە وا نوێژەکە ئەوانە هەویش وتی وەڵی زۆر دەستخۆشیت لێکم ئەوانە خۆزگایە منش بەخوا منش نیەتم وایە قەرارم داوە دوای دو سێ ساڵتر ژنم هێنا دەستکەم بە عیبادەت و خواپەرستی و ئەوانە ئیتر منش پێوتم کاک فڵان بۆ دو سێ ساڵ ئەی بۆ ئێستا لە ئێساوە نوێژی نیوەڕۆیە ئێمە دانیشتوین ئەی بۆ هەڵاسی دەست نوێژ بگری و نوێژەکەت بکەیت و بڕیار بدەیتەوە بکەیت خۆ نوێژ و تاعەت و عیبادەت کەی ڕێگای لە تۆ گرتووە چی ڕێگایەک لە خەڵق ئەگرێ بالعکس زۆر ئەو خەم و پەژارە و ناڕەحەتی و خەفەتانەی کە ها بەسەر دڵمانەوە والله ئەگەر نوێژ بکەین و بگەڕێنەوە بۆ لای خوا هەمووی ئەڕوێتەوە هەمووی سعادەت و بەختەوەری لە تاعەتی خوایایە والله لە معسیەتان نییە والله لە عەرەق خواردنە نییە خەڵکانێک هەیە لەبەر خاتر ئەوەی عەرەقە خۆن ئەڵێن خەم و پەژارەیان هەیە بۆی لاچێ بەڵام نازانن خەفەتەکەیان ئەبێ بە هەزار خەفەت خەڵکانێک لەبەر ئەوەی گوناح ئەکەن و تاوان ئەکەن بۆ نمونە گوێ لە مۆسیقا ئەگرێ بۆ نمونە گوێ لە لاسچی ئەکرێ لە گۆرانی ئەنواع واشکار ڕێگا ئەگرێتە بەر بۆ بەختەوەری سبحان الله حتا بێباری قورسە بێ نازانێ بەختەوەری لە گۆرانی ناشەرعیان نییە بەڵکو لە قورئانایە نازانێ بەختەوەری لە معسیەت و عەرەق خواردنە نییە بەڵکو لەوەیە کە ئینسان بگەڕێتەوە بۆ لای خوا وتم وایە مەوزوعەکان ئەو خەڵکە زۆریان لێیان تێک چووە تۆ بگەڕێرەوە بۆ لای خوا تزان چەند ئیسراحەتەکەی سبحان الله نەگەڕایەوە دوو مانگی پێ نەچوو پێش نەخۆشەکە وەفاتکە تووشی حادیسەیە کات لە کەلارە یەکسەر گیانی دەرچوو یعنی مەجالی نەدا بڵێ ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوول الله لەو ڕۆژەوە تا ئەمڕۆ هەر کارێک بمێ پێشایکەم زوو ئەڵێم نەوەک یعنی حادیسەیە ڕووداوێکە لێدانی دڵە وەستا دڵ بۆیە بەڕێزان پەلە بکەین لە کارە خەیرەکانمانە پەلە بکەین خاڵێکی تر خۆشەویستەکانم کە ئەویش گرنگە و پێویستە ئێمە کارە دنیایەکانمان ئەگەر بۆ خوا بیکەن هەمووی بەبێ بە عیبادەت ئیسا تۆ ئیشەکەی کاسبیەکەی تۆ وەزیفەیەک جێبەجێ ئەەکەی یعنی مۆزەفی لە شوێنێکە موچەیەک وەرەگری تۆ شت دێنیتەوە بۆ مناڵەکان و کەلپەلیان بۆ دێنیتەوە جلوبەرگیان بۆ دێنیتەوە ماڵیان بۆ دروستەکەی ژیانی هاوسەریان بۆ دابینەکەی تۆ خزمەتی هاوسەرەکەت ئەەکەی تۆ خزمەتی باوکتەکەی خزمەتی دایکتەکەی یعنی هەموو ئەمانەی کە کاری دنیایین ظاهر ئەمە ئەگەر نیەتت خوا بێ و لەبەر خاتری خوا بیکەی هەمووی ئەبێ بە عیبادەت بۆت بۆیە گرنگە ئینسان نیەتی خۆی پاک کاتەوە و ئیلا ڕەبیکە فەرغەب زۆر گرنگە ئەمەش یەکێکە لەو دەرسە گەورانەی کە لەم قاعیدەوە وەرەگرین داواکارم خوای پەروەردگار بخاتە ناوجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتماندا نوری ایمان بخاتە دڵەکانماندا مەزرامان کە لەسەر دینداریت لەسەر ئیسلامەتی یا ڕەبی خوایە کوردستان لە بەڵا موسیبەت بە دوور بگری کاربەدەستانی ساڵح و دادپەروەر بکەی بیان گەڕێنیتەوە بۆ لای خۆت یا ڕەبی ئاڵای ئیسلام شەکاوە بێ هەردەم لە کوردستانە ئامین